بەشێک لە ئێمە کاتێک کە سەردانی دەستگا تەندروستیەکان دەکەین چ لە کەرتی حکومی یان لە کەرتی تایبەت هەندێک جار هەست بەو کێشەیە دەکەین کە لەوانەیە مافەکانمان وەکو پێویست پارێزراو نەبن یاوە خۆت ئەو چارەسەری کە ئێمە پێویستەوەری بگرین وەکو پێویست نییە بە هەمان شێوە پزیشکی چارەسەرکار یان ئەو کەسانی کە لە دەستگا تەندروستیەکان کار دەکەن هەندێک جار کێشەی ئەویان هەیە کە دەڵێن مافی ئێمەش بە ڕێک و پێچی دابین نەکراوە هەتا وەکو ئێمە بتوانین بە شێوەیەکی پێویست و وەکو پێویست خزمەتی ئەو نەخۆشانەکەی کە سەردانمانەکەن و ئێمە لەم بەرنامەیە باز لە مافەکانی نەخۆش دەکەین باز لە مافەکانی پزیشک دەکەین باز لەوە دەکەین چێ بەرپرسە لەوەی کە مافەکانی پزیشک یاوە خود مافەکانی نەخۆش بپارێزێ ئایا بەتەنیا پزیشک بەرپرسیارە لە پاراستنی مافەکانی نەخۆش یان بەشێک لە کۆمەلگاش بەرپرسیارەتیان هەڵکەوێت. سەردانکردنی نەخۆش بۆ دامەزراوە تەندروستیەکان بە مەبەستی چارەسەر زۆر لایەن و ڕێککار لە خۆی دەگرێت. بەواتایەکی تر جگە لە دەستنیشانکردنی نەخۆشی و وەرگرتنی چارەسەر کە سەرەکیترین مافی نەخۆشە لایەنی مرۆڤایەتی و کەسێتی کەسی نەخۆش و تەنانەت مافی پزیشک و کارمەندی تەندروستی و تەواوی ئەو کەسانی کە لە دەستگا تەندروستیەکە کار دەکەن دەگرێتەوە. لە جیهاندا مافی نەخۆش بە یاسا ڕێکخراوە. لە هەمان کاتدا مافی ئەو کەسانی کە لە سیستەمی تەندروستیدا کار دەکەن و بەڕێوەی دەبن مافەکانیان لە چوارچێوەی ڕێنمایی و یاسادا دەستنیشان کراوە. لە هەرێمی کوردستان هاوڵاتیان زۆر جار باز لە هەندێک کێشە و گرفت دەکەن کە لە کاتی سەردانیکردنیان بۆ نەخۆشخانە گشتی و تایبەت و نۆڕینگەکان ڕوبەڕوویان دەبێتەوە. دەمانەوێت بەشێک لەو گازاندانە بزانین بە هەمان شێوە ڕای کەسانی پسپۆر دەربارەی مافەکان و کێشەکان زانیاری وەربگرین. ئەرشەد هاتۆتە نەخۆشخانەی ڕزگاری لە شاری هەولێر پاش ئەوەی لەلایەن پزیشکی پسپۆر نەخۆشیەکەی دەستنیشان کرا و چارەسەری پێدرا لەگەڵ ئێمە گفتوگۆ دەکات. من کە وەکو نەخۆشە گەورە سەردانی نەخۆشخانە ڕزگاریم کرد بەڕاستی وەکو مافی خۆم من پێم خۆشە بەتەنیا دکتۆر بینم مەسەلەن کە دەچمە لای دکتۆر کەسی لا نەبی چکە احتیمالە مەسەلەن شتێک هەبێ کە نهێنی بی نەکرێ مەسەلەن یەکێتی تر حەزم لێ نەبی یەکێتر بیبیستی بەڕاستی ئەوە یەک. دووەمیان مافی تەبیعی خۆمە مەسەلەن من کە سەردانی ئێرە دەکەم بۆ نمونە نەشتەرگەریەکم لە بۆ دەخرێت ئەو نەشتەرگەریە دکتۆر دەبێت بۆ نەخۆش ڕوونی بکاتەوە مەسەلەن ئایا نسبەی نەجاحی تا چەند تەواوە تا چەند سەرکەوتوو دەبی و تا چەند ئەو نەخۆشیە لە جەستەی نامێنێ مەسەلەن بۆ ئەو کۆمەڵێک شت لەو شتانە بۆیە ئەوە وەکو مافی ئەو نەخۆشەیە وەکو تاک کە سەردانی هەر نەخۆشخانەیەک دەکە پێویستە لەسەر دکتۆرە بە ڕێزەکان ئەو شتانەی لە بۆ ڕوون بکەنەوە. ئەواتانی تۆ پێت خۆشە هەم تایبەتمەندی خۆت نهێنی خۆت پارێزرا پێ و لە هەمان کاتە زانیاریکی تەواویشت هەبێ لەسەر جۆری نەخۆشیەکە و شێوازی چارەسەرەکەی. بەڕای تۆ ئەم حاڵەتە تا چەند بەرجەستە بوویان چەند ئەم حاڵەتت بینی لە کاتی بۆ نمونە ئەمڕۆ تۆ سەردانی کردو کە ویستوتە نەخۆشێک ئایا ئەم شتانی کە ویستت ئەو مافانی خۆت وەرگرت یان پێ دوای هێشتا لە کوردستان ناتوانم بڵێم 100% بەڵام بەڕادەیەک باشتر بوو ئێستا شتەکان بە سیستەم دەڕواتن بەڵام ئەمەشەوە با بزانین یعنی خەڵکی ما لەوەیە ڕۆشنبیری ئەو ڕۆشنبیری کە هەیەی لە سەر خۆی لەسەر نەخۆش کە نەخۆش دەکەوی کەمترە. بۆ نمونە مەسەن ئێستا لە زۆربەی گەڕەکەکان ئەگەر بتەوێ دەبینی سەیدەلیە هەیە کابرای ئەگەر من ئێستا قورگە مەسەلەن گەروم ژاین دەکرد قاتیمە سەردانی دکتۆری دەکەم. بۆ نمونە ئێستا لە زۆربەی گەڕەکەکانی با بڵێن شاری هەولێر سەیدەلیە زۆر بووە کابرای گەروی ژان دەکات سەرێشە لەیچی دای سەیدەلەکڵێ گەروم بێشی یان سرم ژان دەکات دکتۆرەکەش یەکسەر لە بۆی دەنووسی. من پێم وایە ئەو شتێکی زۆر هەڵەیە دەبی هەموو کەسێک ئەو ڕۆشنبیری هەبی تۆ سەردانی پسپۆڕی نەشتەرگەری مەسەلا عەفوەن پسپۆڕی نەخۆشیەکان بکەی لە بۆ ئەوەی لە بۆ کە پێشتر ئاماژەم پێدا چارەسەریەکە لە بۆ دیاری بکە و شێوازی تایبەتمەندیەکان کە چییە چۆن دەبی و باشتر پێدبگەینی تەمەشا دەکەی دەچێت لای دکتۆرێک 50 نەخۆشی دانایە 50 نەخۆش کە دەچێت لای دوو سێ دەیباتە ژوورەوە. من پێم باشە ئەو جۆرە مەسەلەن سەردانیکردنی نەخۆش بۆ لای ئەو نۆرینگانە بکرێتە سیستەم
مەسەلەن بۆ نمونە تەلەفۆن بۆ سکرتێری هەموو دکتۆرەکان سکرتێریانێ تەلەفۆنێک بۆ سکرتێری دکتۆرەکە دەکەم مەوعیدەکەم بۆ دابنێ ئەوەندە سعات مەسەلەن بۆ نمونە سعات 4 مەوعیدە سعات 4 کە چووم ڕانەوەستە یەکسەر بچمە لای دکتۆر و ئیشەکانی خۆم جێبەجێ بکەم و دکتۆریژی ئەوەی لەسەر پێویستە لە بۆم بکاتە زۆر جارەوەم توش بووە ئەو ڕاتی ئەو فۆرمەی بڵێن ئەو معلوماتەی کە لە ناو دەرمانەکان هەیە بزەبت دقیق نییە لەگەر ئەو قسانی کە ئەو سەیدەلانیە پێ دەڵێت من زۆر جار خوێندیتمەوە یعنی کە تەمەشا دەکەی وەکو یەکدری نییە قسەکانی مەسەلەن بۆ نمونە دەرمانەچی کۆخە ئی منداڵە کە وەرم گرتیە بردیتمەوە ماڵە مەسەلەن سەیدەڵانەکە پێم دەڵێ با ڕۆژێ 2 جار بیخوا مەسەلەن یان 5 سیسی یان 3 سیسی دەچیم تەمەشا دەکەم یەک ناگرتەوە لەگەر ئەو فۆرم ئەو معلوماتی کە مەسەن ئەو شەریکەیە داینایە لە ناو دەرمانەکەی بۆیە من پێم وایە داوا لە خەڵکیش دەکەم داوا لە هاوڵاتیان دەکەم هەر کاتێک سەردانی هەر دکتۆر و یاخود سەیدەلانی دەرمانخانەکان یعنی داوایان لێ بکەن لە بۆیان ڕوون بکەنەوە تا چەند ئەو دەرمانە مەسەلەن بۆ نمونە دەرزیمان هەیە یان دەرمانمان هەیە حساسیت دروست دەکات لە بەشەرەکە لەو شخصە لەوەیە زدی بیتن داوای لێ ناکە مەسەلەن پێی ناڵێ مەسەن ئایا تۆ فلانش پێیە چونکە ئەو دەرمانە احتیمالە حساسیت دەبۆ دروست بکات بۆیە من پێم وایە داوا لە هاوڵاتیانیش دەکەم یعنی ئەو پرسیارانە لە سەیدەڵانیەکان بکەن و لە دکتۆرەکانیش بکەن. بەشێک لە تێبینیەکانی ئەرشەد پەیوەندی ڕاستەوخۆی بە خودی پزیشکەوە هەبوو بۆیە دەچینە لای یەکێک لەو پزیشکە پسپۆڕانەی کە بەردەوام لە ڕێگەی نووسینەکانیەوە تێبینی خۆی دەربارەی کێشە سەرەکیەکانی کەرتی تەندروستی دەخاتە ڕوو. ئەویش دکتۆر بێستون پێشڕەوە. دکتۆر بێستون پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری چاوە. بە پشتبەستن بە یاسا و ڕێنمایە جیهانیەکان وەڵامی پرسیارەکانمان دەربارەی مافەکانی نەخۆش دەداتەوە. دکتۆر مافەکانی نەخۆش لای پزیشک چییە؟ ینی کاتێکە نەخۆشێک سەردانی پزیشکێکەکە چین ئەو مافانەی کە پێویستە پزیشکەکە فراهەمی کە بۆ نەخۆشەکە؟ ئاسانترین شێواز کە پزیشکێک نەخۆشێک دێتە لای بڕیار بدات چی بۆ ئەو نەخۆشە بکات ئەوەیە کە خۆی لە شوێنی نەخۆشەکەدانێت بڵێ دەگەر خۆم ئەو نەخۆشەکە بۆ مایە لە لای دکتۆرێک ومات چیم دەکرد بۆ ئەو کەسە بەم شێوەیە دەتوانی بەبێ چوونە ناو زانستی مافی نەخۆش زۆربەی شتەکان بەڕێکی بڕوە ئەوە شعورێکی گرنگە کە پزیشک کەمیشە لە یادی بێت کاتێک نەخۆشێک بنەمایەک وەکو بنەمایەک ئەگەر بین باسی ئەوەش بکەین مافە سەرەکیەکانی نەخۆش لەسەر پزیشک چییە چونکە کە باسی مافی نەخۆشەکەین پێویستە بزانین نەخۆش مافی لەسەر زۆر کەس هەیە پزیشک یەکێکە لەوانە مافە سەرەکیەکانی نەخۆش لەسەر پزیشک ئەوەیە گرنگترین شت سربەخۆیی هەوڵ بدات سربەخۆیی نەخۆشەکە بپارێزێ شکۆی نەخۆشەکە بپارێزێ شکۆی نەخۆشەکە زۆر گرنگترە لە چارەسەریشی و هەروەها نهێنی نەخۆشەکە زۆر گرنگە یەکێک لەو شتانەیە ڕاز و نهێنی نەخۆش زۆر گرنگە پزیشک بە هەموو شێوەیەک پارێزگاری لێ بکە وەکو ئەمانەتێک هەڵیگرێت پاراستنەکەی ئەوەندەی چارەسەرەکەی مهمە ئینجا دێنە سەرەوەی مافی چارەسەر لە مافی چارەسەرە زۆر گرنگە پزیشک باشترین چارەسەر بۆ نەخۆش هەڵبژێرێ و هەروەها بڕیاری چارەسەرەکە لەگەڵ ئەوە بدات پێویستە زانیاری تەواو بە گوێرەی تێگەیشتنی خۆی تێی بگەێنێت کە باشترین چارەسەر بۆ ئەو چیە و لەگەڵیە هەوڵ بدات بە بەشداری کارای خۆی باشترین چارەسەر بۆ نەخۆشەکە هەڵبژێرێت دەربارەی ئەوەی کە چیتر لەم نێوەندەدا ئەبێ بوونی هەبێ کە مافی نەخۆش بپارێزێت جگە لە پزیشک چەند ئەوانە کە پێویستە ئاگیان لە نەخۆش بێ و هاوکاری نەخۆش بن نەخۆش هەر مافی لەسەر پزیشک نییە بەڵکو مافی لەسەر زۆر کەسی دیکە هەیە بۆ نمونە لەسەر کۆمەڵگا بەگشتی لەسەر حکوومەت لەسەر ئەو هاوڵەی کە لەگەڵیەتی لەسەر نەخۆش ئەوانەی کە پێکەوە لە لای نەخۆشخانەیەکن یا لە لای پزیشکێکن و چاوەڕێ دەکەن بۆ نمونە هاوڵی نەخۆش پێویستە بزانێت مافەکانی نەخۆش چییە ئەو کەسەی کە لەگەڵیەتی ڕاستە خزم و کەسوکارەتی بە زۆر جار بەهۆی نەزانینی مافەکانیەوە هاوڵ دەبینین کە کەم تەرخەمە لە بایەغدان بە نەخۆشەکە بۆ نمونە لەوانەیە لای دکتۆرەکە لە بیری دەچێت کە ئەوە نەخۆشی لەگەڵ هەوڵ دەدا شتێک بۆ خۆی بەدەست بێنێت
پێویستە ئەو هاوڵی نەخۆشە ئەو ڕۆژە بە تەواوی بۆ ئەو تەخسیس بکات نەک پەلەی بێ بچێتەوە بەلای ئیشی خۆیەوە زۆر لەو کاتەیە مافی نەخۆشەکە دەخوا بە تەواوەتی زۆر زار تووشی هاوڵی نەخۆشین بە دڵنیایەوە وایە زۆر زار تووشی هاوڵی نەخۆش بووین کە خەمی خۆیەتی نەک خەمی نەخۆشەکە هەوڵ دەدات خۆی چارەسەر بکرێت لە جیاتی نەخۆشەکە یاسا بۆ پاراستنی مافی نەخۆش و بۆ پاراستنی ئەو کەسانی کە خزمەتگوزاری تەندروستی پێشکەشەکەن بە نەخۆش هەر لە کارمەندی پزیشکیەوە بگرە هەتا دەکاتە پزیشکە پسپۆڕەکان چۆن ئەم یاسانە ئەتوانن ئەو مافانە بپارێزن لە وڵاتێکی وەکو بڵین با بڵین لە هەرێمی کوردستاندا یاسا هەڵبەت یەکجار گرنگە یەکلاکەرەوەی هەموو گرفت و کێشەکانە بەڵام یاسا زۆر گرنگە کە هەڵقوڵاوی ژینگە و کللتوری ئێرە بێت لەگەڵ ئەو گرفت و مشکلانەیە بەرخورد بکات مامەڵە بکات کە لێرە هەن بۆ نمونە کاتێک ڕووداوێکی گەورە ڕوودەدات و لە پاش ئەو ڕووداوای ڕێنمایەکی یاسایەک دەردەچێت زیاتر خەڵک پێوەی پابند دەبێت زیاتر لە پێویستیەکەی تێدەگا وەک لەوەی کە یاسایەک بۆ نمونە ئیستیعارە کرابێت لە شوێنێکەوە کێشتا خەڵک لە چەمکەکە تێنەگەیشتۆ لە فکرەکە تێنەگەیشتۆ بۆیە زۆر گرنگە ئەو یاسایە هەڵقوڵاوی ژینگەی ئێرە بێت بۆیش کە باسی ژینگە و کللتوری ئێرە دەکەین بۆ نمونە مافی نەخۆش تەنها لەسەر پزیشک نییە بەڵکو پزیشکیش مافی لەسەر نەخۆش هەیە و پزیشکیش مافی لەسەر خەڵکی دیکەش هەیە نەک هەر نەخۆش لەسەر حکوومەت هەیەتی لەسەر کۆمەلگا هەیەتی لەسەر بۆنە پزیشکیش پێویستە ناوبانجی بپارێزرێت پێویستە مافی خۆی بدرێتێ پێویست یعنی ئەمڕۆ ژینگەی کوردستان پێویستی بە باسکردنی مافی نەخۆش و مافی پزیشکانیش هەیە بۆ نمونە ئەوە شتێکی مهمە شتێکی دیکە کە مهمە کە بەس ئاعتیماد بەس پشت بە یاسا نەبەستین بڵێن هەموو مشکلەکانمان حل دەکات نەخێر مافی نەخۆش مەسلەیەکە لە زۆر مەدانی تر پێویستە ئیشی لەسەر بکرێ بۆ نمونە مەدانی سەقافی و کللتوری نەخۆش پێویستە خۆی بزانێت مافەکانی چین هاوڵەکە بزانێت مافەکانی چین کۆمەلگا بزانێت مافەکانی نەخۆش چییە مافەکانی نەخۆش تەنها لە ناو نەخۆشخانە نییە تەنها لەسەر پزیشک نییە مافەکانی نەخۆش تەنها سەردانی پزیشک ناگرێتەوە بەڵکو نەخۆش مافی ئەوەی هەیە کە دەربارەی ئەو دەرمانەی وەری دەگرێت زانیاری تەواوی پێ بدرێت دکتۆر لیلاف سەلاحەدین پزیشکی دەرمانساز قسەمان بۆ دەکات مافی نەخۆش لەسەرمە وەکو سەیدەڵانی دەبی یەکەم جار نەخۆش بزانی ئەو عیلاجە لو چی وەرگرتیە لو چییە دوم شت دەبی بزانبی ئەو دەرمانە بباتن یعنی مەسەرەن کنگی دەیبەتن بەیانی سپێدێ ئێواری پشتینان پاشنان تەسیری ئەو دەرمان سەر چییە مزاعفاتی هەیە یان نییە ئەو یەکەم دوم شت دەبێ دوێ ئەم تەماشای تاریخی ئەکسپاری دەرمان بکەم بزانم ئەکسپاری نێزیکە دوورە مەسەلەن ئەو تەسیری زۆر هەیە ینی درێژە یان کورتە شتێ دیکەژی مەسەلەن نەخۆش هەیە داخل دەبەر خەستەخانەی مەسەلەن عملیات یا شتێک بکە دوێ هەر سبە سەیدەڵانی سەریە نەخۆش بگەرە یەک بێک زانی بکە دەرمانی خۆ وەرگرتی یان نە ئێگە دکتۆر بووی نویسی کە مەسەلەن سپێدێ وەرگرتی پشتی 2 ساعت ئێدن کە ئیدیکە وەرگرتی یان نە و دوێ ئەمزانی بن کە تەسیرە دەرمان سەر هەیەیانە کە ئەو نەخۆش پێچێت بێ یا پێچێ نابێ یا ئەو دەرمان تەسیراوێ نینە لەسەر نەخۆش مەسەلەن دەرمان هەیە وەکو ئێ حەساسیە مەسەلەن ئەوە پێجێش دەبی ئەم بڵێم پێبێژم دوێ دەرمانی ئێواری ببە بەری تڕازێ بەری تبنفە مەسەلەن 1 ساعت 2 ساعت تببە مەسەلەن ئەگەر سیارەی تداژۆن نابە سیارەی پاژۆ دوی دەرمانی بە مەسەلەن ئەگەر بڕێک ئەو ینی دلێتە هەلچوویان ئەوە دەوێت دوی دەرمانی بسەکنینیت vەگەرجەم دکتۆریان vەگەرجەم ئێسەیدەڵانی بڵێ ینی تبێژمە ئەو تشت دبە بەس ئەگەر خەفیف بە ئەو مشکلێنە بەس پێ بێژن ئەو ژێ ئاگار خۆ بن مەسەلەن ئێ سەیدەڵانی دوێ معلوماتی طبی بێتر ئێ مەسەلەن معاون سەیدەلی بە یا معاون طبی بە چونکی ئەو دەرمان ئەگەر نەخۆش وەرگرت بێ مەسئولا سەیدەڵانی مەسئولیەتە دکتۆر ئەو دەرمان بوو بنویسە بە خۆزانە بەس سەیدەڵانی دوێ زانی بکە ئەو دەرمان بری یانە تەسیراوی دەرمانی چی نوکە زۆر خەلک هەیە یعنی تعاملی دەرمانت کرد کە ئەنو تشتێک زۆر بەسیتە مەسەلەن یەکی نەخۆن دەبێ دبێژێ دیکەت کارە ئەو دەرمان ببێ نابە ئەس بهێویمە هەر نەخۆشک سەیدەڵانی چ بێشتی وەکیوی بکە مەسەلەن ئەمن ئەس بێژم تا ئەو دەرمان دەوێت 2 جارە درۆژێت ببێ نابە زیاتر وەڵا ئەس ئێشام ئەس بکەم 3 جار چونکی ئەو دەرمان دەبی دۆزی خۆتەواو کە پاش دەبێ بێژ دکتۆر ئەس چێ بوو میانە
کێشە و گلەیەکانی هاوڵاتیان لە کەرتی تایبەت و نۆڕینگەکان دەبینە لای دکتۆر باساک بەرزنجی سەرۆکی سەندیکای پزیشکانی کوردستان. هەمیشە لەگەڵەوەین کە مافی پاراستنی نەخۆش یاسایەکی بێ و بپارێزرێ ئەویش لەبەر تا ئێستا ئەو کێشانەی هەبووە لەبەرەوەی یاسایەک نەبووە لە کوردستانە بۆ پاراستنی نەخۆش. ئێستا لە پەرلەمانی کوردستانە خوێندنەوەی یەکەم بۆ یاسایە کراوە هەرچەندە ئێمە هەندێک ملاحەزاتمان لەسەری هەیە بۆ مافی پاراستنی نەخۆش ئەمانەوێ دەوڵەمەندتر بکرێ و گشتگیرتر بکرێ ئاوا بە ڕستتر بێ بە شێوەیەکی قاڵبدراو نەبێت تۆزە فراوانتر بێ و حەزەکەم لێرە شۆ بڵم بەداخەوە ڕاگەیاندن دەورێکی خراپی هەبووە لە گەورەکردنی و کێشانە کێشەکان ئەوەندە نین ئەوەندە زۆریش نین ئێمە ڕۆژانەی بینین خەڵکی خۆمان متمانەی زۆری بە پزیشکانمان هەیە خۆشبەختانە تا ئێستاش بە سیستمەکە ماوە بەو دەلیلەی کە ئەوان دێن سەردانمانەکەن لە نەخۆشخانە تایبەتەکان لە نەخۆشخانە گشتیەکان لە نۆڕینگەکانیش کەواتە خەڵک متمانەی هەرماوە بەس بەداخەوە هەندێک ڕاگەیاندن شێوەیەکی ناشرینیان ڕوئایەکی ناشری نەدا بە خەڵک کە بۆ ئەوەی متمانە نەمێنێ بەس خۆشبەختانە خەڵک بای خۆی وشیارە و ئەوەندەی متمانە هێشتۆتەوە بە پێی یاسای سەندیکای خۆمان هیچ پزیشێک لە نۆڕینگەی تایبەتی خۆی باسی کەرتی گشتی ناکەم وەکو سەرۆکی سەندیکاسکە لە کەرتی گشتیە خۆشتانەزانن لەبەر نەبوونی جێوڕێ و قەڵەباڵغیەکەی لە هیچ ڕاوێشکاریی بەیانێنە ناتوانانی نەخۆشێک بە تەنیا ببینی لەو ماوەی داوامە کورتەیە ئەگەر وا بکەیە بێت تا سەعات 8 ئێوارە دانیش. بەنسبەت لە یاسای سەندیکای پزیشکانە هەیە کە پزیشکان لە نۆڕینگە تایبەتیەکانی خۆیان دەبێت تەنها یەک نەخۆش ببین و مافی نەخۆش پارێزرا بێت و ئەوەی نهێنی نەخۆشیش لەگەڵ خەڵکی ترا بەشداری پێ نەکرێت لەگەڵ نەخۆشێکی ترایانێکی تر تەنانەت هاوڵەکەی نەخۆشیژە بێت نەخۆش خۆی ئیزنی بدات بەس وەکو خۆشتان دەزانن کولتوری کوردی ئێمە وانە نەخۆش زۆر جار نەخۆشەکەی خۆشی نازانێت هەموو کەس و کار و چاردەورەکەی ێزان نایڵن نەخۆشەکەی خۆشی بزانێ ئەوە گرفتێکی کولتوریە بەڕاستی ینی کاتێکی زۆری دەوێت ناتوانانی بە یاسا ئەوە ڕێکخەی تیمەکانمان بەردەوام ڕۆژانە سەردانێنەکەن و ئاگادارکردنەوە بۆ هەمیان کراوە و ئەوەی پابندیش نەبێ سزا دەدرێ و سزاشمانداوە و چەند نۆڕینگەیەکیش لە ماوەیە داخراوە. بالموناسەبە لێرەوە بڵم پزیشک واجهەی سیستمی تەندروستیە کە تۆ دەڵێ لە سیستمی تەندروستیەکەت خراپە بە سیستمی تەندروستی باسی ناکەن کۆمەڵێ دەستگا و وێبسایت و پەیج و ڕاگەیانەکان هەیە لە پزیشکەکە دەدەن ناڵەن کۆی سیستمی تەندروستی خراپە لە لێدانی پزیشکەکە دەبێتە هۆی لێدان لە کۆی سیستمی تەندروستی چکات پزیشک واجهەیە بەردی بناغی سیستمی تەندروستیە کە لە پزیشکەکەیاندا پزیشکەکان ناشرین کرد لە ئیمکانیاتی پزیشکی کوردیان کەم کردەوە بەوە خەڵک متمانەی بە سیستمەکە نامێنێ جا چوونە دەرەوەش ئەوانەی کە ئێمە دەستنە دەرەوە من ناڵم لە وڵاتی ئێمە هەموو شتێک دەکرێت هیچ کەم و کوڕێکمان نییە هەموو چارەسەریەکان هەیە نەخێوانە لە هەموو دنیا هەموو چارەسەریەکان نییە تەنانەت هەندێک دەرمان هەیە لە ئەمریکاشان نییە لە هەندێک وڵاتی تری ئەوروپا هەیە و بە پێچەوانەوە کە لە ئەمریکا هەیە لە ئەوروپا و لە زۆر وڵاتی ترانە هەندێک چارەسەریش هەیە لە هەموو شوێنەکانیە و ناکرێ مەسەلەن هەمومان باسی سیستمی ئوردنیەکەین و کە زۆر پێشکەوتووە وایە بەڵام لەوێش هەندێک چارەسەر و هەندێک زۆری نەشتەرگەری ناکرێت بێت نەخۆش بڕاتە شوێنێکی تر ئەمە لە هەموو دنیا واردە. دەمەوێت زانیاری وەرگرم لەسەر ئەو یاسایانەی کە تایبەتن بە مافی نەخۆش و مافی ئەو کەسانی کە لە دەستگا تەندروستیەکان کار دەکەن پزیشک و کارمەندانی تەندروستی و هەموو ئەو لایەنە تەندروستیانی تر هاتوینەتە پەرلەمانی کوردستان چاومان بە سەرۆکی لیژنەی تەندروستی و ژینگە دەکەوێت با بزانین ئەوان چیان کردووە تاوەکو مافەکانی نەخۆش و دەستگا تەندروستیەکان پێکەوە بپارێزن. جگە لە لایەنە بەرپرس و تایبەتمەندەکان لایەنی یاسادانان و جێبەجێکاریش ڕۆڵێکی گەورەیان هەیە لە فەراهەمکردنی ژینگەیەکی تەندروست بۆ ئەو هاوڵاتیانەی کە کێشەی تەندروستیان هەیە. دکتۆر سەباح زێباری لە بنەڕەتدا پزیشکی پسپۆڕی تەندروستی کۆمەڵە ئێستا سەرۆکی لیژنەی تەندروستیە لە پەرلەمانی کوردستان. دکتۆریان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە وەکو بەرزترین دەسەڵاتی یاسادانان لە هەرێمی کوردستان و هەروەها وەکو لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان ئێوە
چیتان کردووە بۆ ئەوەی یاسای یان بڵین مافەکانی نەخۆش لە کاتی چارەسەرکردندا بە تەواوەتی بهێنرێتە دی. بەڕاستی ئێمە لە لوژنەی کاروباری تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر ئیشمان لەسەر مافی ماف و ئەرکی نەخۆشمان کردووە لە قیرایە یەکەم بوو کرایە ئینتیزاری قیرایی دووەم دەکەین. لەو یاسایەدا کاگی تۆ ویستوتانە چی بکەن ینی بە چ شێوەیەک بتوانن مافەکانی نەخۆش بپارێزن؟ بەڕاستی بەو یاساکی تێر و تەسەلە زۆر استیفادەمان لە یاساکانی دەرەوە و خۆلی پێش خۆشمان کردووە کاوانیش حازریان کرد بۆ جێ سوپاس و تەقدیرن بەڕاستی ئەوە و هەروە لە WHO لە هەموو جیهەتێک استیشارەمان پێکردوەوە. ئیستا یاساکە هەناردوومە لای حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕای خۆی لەسەر بدە و ئینتیزار دەکەین هەر وەڵاممان بێتەوە قیرایی دووەم بوو بێتەکردن یاسا بەڕاستی بوو ئەو یاسا لەبەر ئەوە دەرمان کردووە کە بوو گەشە پێدانی کەرتی تەندروستی و دابینکردنی ماف و ئەرکی نەخۆش هەر ماف نییە ماف و ئەرکیش هەیە نەخۆش کە مافی هەبیت ئەرکیش دەبی هەبیت بەرامبەر ئەو جیهاتەی کە عیلاجی لێ وەردەگریت دامەزرەوەی تەندروستی کە ئەوەش ئەرکی لەسەر هەیە. ئێمە تقریبا 18 مادە مافمان ئەو کردووە 8 مادەش ئەرکە و بەڕاستیش پێشنیاز یاساکی زۆر زۆر لە جێ خۆیتی و ئینشەڵڵا دەبیت هۆی ئەوە گەشە پێدانی کەرتی تەندروستی و ژینگێکی وا بێتە کایەوە کە بیتە هۆی ئەوە چارەسەریش بۆ نەخۆشیەکەی نەخۆش بێت. زۆر باشە دکتۆر گیان پرسیار لەوە دەکرێت کە بەشێک لە کارمەدانی تەندروستی یان لە پزیشکانیش یان ئەو کەسانی کە لە دەستگا تەندروستیەکان کار دەکەن دەڵێن کە ئەگەر هاتوو مافی ئێمەش نەپارێزرێ لەوانەیە کار بکاتە سەر ئەوەی کە مافی نەخۆشیش نەپارێزرێ بۆ ئەوان چیتان کردووە؟ کاکە هەست ئێمە یاسایەکی تریشمان لەبەردەستە یاسای هێزکاری تەندروستی ناومان نایە بەڕاستی ئێمە داوای وەرکشۆپێکمان کردیە وەرکشۆپ لە سوپاسی سەرۆکاتی پەرلەمان دەکەین کە ڕەزەماندی داینێ ئیستا سنتەری توێژینەوە لەگەر لژنەی تەندروستی خەریکن ڕێخستنی ئەو وەرکشۆپە بکەن ئەو وەرکشۆپە دەمانەوێت داوەتی هەموو جیهەتی پەیوەندیدار بکەین سەندیکای پزیشکان دەرمان سازان سندیکای کارمەندانی تەندروستی ددانسازانیانی هەموو پزیشکانی دەدان ئەوانە هەموو کەرتی کە پەیوەندە بە کەرتی تەندروستی چی کیمیاکاران ئەوانی کە لە تەحالیلی مەرەزی و شتیوا ئیش دەکەن ئەوانە هەمووی ئەوکەن کە ڕەچاو بکەین بەڕاستی پێما خۆش بوو کە یاساکی تایبەت بۆ پزیشکان دەربکەین بەس بەڕاستی پەرلەمان ئەو توانای نییە بۆ هەر کەرتێکیانی ئەوی قانونێکی تایبەت بکە بژار لەبەر ئەوەی بوو دەوڵەمەندکردنی ئەو یاسایە و بۆ کە ئەو یاسایەکی باش و دروست بیت و لەگەر WHO ئیشمان کردووە لەگەر ئەوانی تر ئیشمان کردووە ئەو درافتمان حاضر کردووە ئینشاڵڵا لە وەرکشۆپە بە تەماینە ئینشاڵڵا لە هەفتەی دووەم ئانیە سێمی جێنیۆری ساڵی داهاتوو مانگی یەکەمی ساڵی داهاتوو ئەو وەرکشۆپە بکەین پاشی بکەینە پێشنیاز یاسا تەقدیمی پەرلەمان بۆ خوێندنەوەی دووەم سوودی لێوەربگیرێ هێشتا کەمیش بوو نەکرایە کاک هەست لەوە بەس عیبرەت لەوە نییە ئێمە یاسا دەربکەین کاک عیبرەت لە یاسا چییە کە تو یاساکی دەربکەیت جێبەجێ نەکرێت بژان داوا لە ئێرەوە داوا لە حکوومەت دەکەین کە ئەو یاسایە کە دەربچن بەڕاستی هەمویان جێبەجێ بکەن چونکی بەڕاستی ئەو یاسانە دەبنە هۆی ئەوە گەشە پێدانی کەرتی تەندروستی و دابینکردنی ماف و ئەرکی نەخۆش و کارمەندانی تەندروستی هەرچەندە دەسەڵاتی یاسادانان و لایەنە پەیوەندیدارەکان سەرگەرمی ئەوە بن کە مافەکانی نەخۆش و مافەکانی ئەو کەسانی کە لە دەستگا تەندروستیەکاندا کار دەکەن بپارێزن
هەموو ئەمانە دەتوانرێت بە ڕێکار و بە شێوازی تایبەت جێبەجێ بکرێت بەڵام لە هەمان کاتدا ڕۆشنبیری تەندروستی ڕۆشنبیری کۆمەڵایەتی و بە تەواوەتی کۆمەلگا دەبێت لەوە تێبگا کە ئەو کەسانەی پێویستیان بە چارەسەرە هاوکاری بکرێن و ئەو کەسانەی کە خزمەتگوزاری تەندروستیش پێشکەش دەکەن پێویستە ئەوانیش لە هەمان کاتە ڕێزیان بگیرێ و مافەکانیان بپارێزرێ تاوەکو بتوانن یارمەتی ئێمە بدەن کاتێکە نەخۆش دەکەوین هەر شاد.